بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خودای پەروەردگارتان لەسەر بێت. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمانگێڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی و قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانی هەموو لایەکماندا. ئەوڕۆ بە کورتی دەڵێن ئەی ئینسان خوای پەروەردگار بناسە، خوای پەروەردگار دەتپارێزێت لە دنیا و لە قیامەتدا. خوای پەروەردگار هەر کەسێک خۆشی بوێت ڕووی لە خوا بێت، هەموو شتێک بەدەستی خودای پەروەردگارە. خوای گەورە دەیپارێزێت لە دنیادا و هەروەها لە قیامەتیشدا دەیپارێزێت. بۆیە خوای گەورە پێمان دەفەرمێت واعلموا أن الله يعلم ما في أنفسكم فاحذروه. بزانن ئەی خەڵکینە، خوای پەروەردگار بە هەموو حاڵ و باڵێکتان ئاگادارە، بە هەموو ساتێکتان ئاگادارە چی دەکەن و چی ناکەن، تەنانەت ئەوەی کە لە ناو دڵیشتاندایە خودای پەروەردگار پێی ئاگادارە. کەواتە فەحذەڕوو، ئەی ئینسان وەریای خۆت بە و هەروەها لە خۆت وەریا بە، حەزەر بکە لەوەی کە سنوورەکانی خودای پەروەردگار نەشکێنی. خوای پەروەردگار لە ئایەتێکی دیکەدا دەفەرمێ وهو معكم أينما كنتم. خوای گەورە لەگەڵتاندایە لە هەر شوێنێک هەن، بە عیلم و زانست و زانیاریەکەی پێتان ئاگادارە. کەواتە خوای گەورە بناسن، لە خوای پەروەردگار نزیک بن، کە ئەو مانگەیەش مانگی نزیک بوونەوەی لە خوای پەروەردگار. خوای گەورە دەرگا ڕەحمەتی خۆی کردوتەوە، شەهڕ مبارەک، مانگێکی مبارەکە پڕ خێر و بەرەکەتە. خوای گەورە دەرگاکانی بەهەشتی بۆ ئینسان کردوتەوە، دەرگاکانی دۆزەخی داخستووە، شەیتانەکانی کۆت و زنجیر کردووە. خوای گەورە بانگمان دەکا، پێمان دەڵێت شەهڕ مبارەک لە ڕێی پێغەمبەرەکەیەوە صلی الله عليه وسلم. ئەو مانگە مانگێکی پڕ خێر و بەرەکەتە. دەی ئێوەش وەرن لە خودای پەروەردگار وەنیزێکەون، وەرن ببنە خۆشەویستی خودای پەروەردگار. خوای گەورە لە دنیادا دەتان پارێزێت، لە قیامەتیشدا خوای پەروەردگار دەتان پارێزێ و پارێزراو دەبن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا دەفەرمێ احفظ الله يحفظك. ئەتۆ سنوورەکانی خوای پەروەردگار بپارێزە، ئەی ئینسان خوای پەروەردگاریش ئەتۆ دەپارێزێت. احفظ الله تجده تجاهك. ئەتۆ سنوورەکانی خوای گەورە بپارێزە، ئەی ئینسان خوای گەورە دەبینی لە بەردەمتدا. هەر کارێک دەکەی خوای پەروەردگارت بیر دێتەوە، لەبەر ترسی خوای پەروەردگار، لەبەر بیرکردنەوە لە گەورەی خودای پەروەردگار گوناه و تاوانت پێ ناکرێت. ئیبن ڕەجەب پێمان دەفەرمێت ناسینی ئینسانەکان بۆ خوای پەروەردگار خواناسی دوو جۆرە. جۆرێکیان بریتیە لە دانهێنان بە خوایەتی خوای پەروەردگار و ئیمان هەبوون بە بوونی خودای پەروەردگار و بڕوابوون بە خوای گەورە، ئەوە کە زۆربەی خەڵک و بەعام مسلمانان هەیەنە. بەڵام جۆری دووهەم هی بەندە تایبەتیەکانە لە خواناسین، بریتیە لە ناسینی خودای پەروەردگار، بریتیە لە دڵ بۆ لای پەروەردگار، بریتیە لە ئاسوودەبوون بەهۆی پەروەردگارەوە، بریتیە لە ئاسوودەبوون بە زیکر و یادی خودای پەروەردگار، بریتیە لە ڕووکردنە خودای پەروەردگار بە یەکجاری، ئاسوودەبوون بەهۆی خودای پەروەردگارەوە، تاوەکو خوای گەورە ئینسانی خۆش دەوێت. ئەو جاکە ئینسان بۆ خۆشەویستی خودای پەروەردگار خوای گەورە دەیپارێزێت لە دنیادا، لە قیامەتیشدا دەیپارێزێت. بۆیە لە حەدیسی قودسیدا کە لە صحیحی بوخاری داهاتووە، خوای پەروەردگار لە فەرمایشتی قودسیدا دەفەرمێت وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته عليه. أحب إلي مما افترضته عليه. ئینسان بە هیچ شتێک ئەوەندە لە من نزیک ناکەوێتەوە بەو واجبانەی کە لەسرم واجب کردوون. کاتێک کە ئینسان جێبەجێیان دەکات، جا لە هەر جۆرە واجباتێک کە خوای گەورە لەسەر ئێمەی واجب کردووە، ئینسان بەوە لە خوای پەروەردگار وەنیزێک دەکەوێت. ئەنجا وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه. ئینسان بەردەوام لە دوای واجبەکان بەهۆی سونەتەکانەوە لە خودای پەروەردگاری خۆی وەنیزێک دەکەوێت، هەتاوەکو خوای گەورە دەفەرمێ ئەمن ئەو کەسەیەم خۆش دەوێت،
یعنی ئینسان بە جێبەجێکردنی واجبەکان و سونەتەکان بەردەوام لە خودای پەروەردگار وەنیزێک دەکەوێت بە ئەندازەی ئەوەی کە زیاتر ئەنجامیان دەدات زیاتر لە خوای پەروەردگار وەنیزێک دەکەوێت. هەتا وەکو دەبێتە خۆشەویستی خوای پەروەردگار. جا خوا دەفەرمێ ئەو کاتەی کە بوو بە خۆشەویستی من ئەو کاتەیە فإذا أحببته كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به. ئەو جا ئەگەر بەندەکەم بوو بە خۆشەویستی من ئەمن دەبمە ئەو گوێچکەیە کە پێی دەبیستێت، ئەو چاوەی کە پێی دەبینێت، ئەو دەستەیە کە پێی لێ دەدات، ئەو قاچەیە کە پێی دەڕوات. ئەوە مانای چییە؟ مانای ئەوەیە ئینسان هەر شتێک دەبیستێت خوای گەورەی بیر دەکەوێتەوە، گوێ لە شتێک ناگرێت کە خوای پەروەردگار پێی ناخۆش بێت. ئینسان تەماشای هەر شتێک دەکات ئەگەر حەرام بوو لێی دوور دەکەوێتەوە خوای گەورە لەوێدا دەبینێت لەبەر خۆشەویستی خودای پەروەردگار وازی لێ دێنێت. ئەگەر ئینسان بۆ گەیشتا و ئاستەی خوای گەورە خۆشی بوێت بوو بە خۆشەویستی خودای پەروەردگار دەست بۆ شتێک نابات کە خوای گەورە پێی ناخۆش بێت، بەرەو شوێنێک ناڕوا کە شوێنی حەرام و گوناه و تاوانە، خوای گەورە لەوێدا دەبینێت بەهۆی خۆشەویستی خوای پەروەردگار و گەورەی خوای پەروەردگارەوە لێی دەردەکەوێتەوە. ئەنجا خوای گەورە دەفەرمێت وەلئین سەئەلەنی لەئوعتیەنە. ئەگەر ئەو کەسە بوو بە خۆشەویستی من داوای هەر شتێکم لێ بکە من پێی دەدەم و پەنام پێ بگرێت لە هەر شتێک ئەمن پەنای دەدەم لەو شتەیە و نەجاتی دەدەم و ڕزگاری دەکەم. فەرمایشتێکی زۆر گەرینگە ئەگەر ئینسان بەردەوام بوو لەسەر فەرز و سونەتەکان لەسەر عیبادەتەکان دەبێتە خۆشەویستی خودای پەروەردگار. ئەنجا ئەگەر بوو بە خۆشەویستی خوای پەروەردگار ئەی ئینسان هەر شتێک لە خوای گەورە داوا بکەی دڵنیا بە خودای پەروەردگار ئەو کاتەیە پێت دەدات. بۆیە ئەحمەدی کوڕی عاسیم دەفەرمێت پێم خۆشە نەمرم هەتاوەکو خودای پەروەردگاری خۆم دەناسم، بەڵام ناسینێک ناتەنها ئەوە کە دانی پێدا بێنم، ناسینێک بە شێوازێک کە هەیبەت و ویقاری خودای پەروەردگار لە دڵمدا گەورە بێت، بە شێوازێک کە شەرم لە خودای پەروەردگار بکەم گوناه و تاوانم پێ نەکرێت، بە شێوازێک خوای گەورە بناسم ئەگەر گوتیان خوای گەورە دەفەرمێت هەر شتێک کە واجبی کردو جێبەجێ بکەم و هەر شتێک کە قەدەغەی کردووە لێی دوورکەومەوە. بۆیە زانایان فەرموویان نازانایانی سەلەف من عرف الله ئیستەراحە، هەر کەسێک خوای پەروەردگاری ناسی لە ژیانیدا ئیسراحەت دەکات و دەحەسێتەوە. بۆیە خوای پەروەردگار هەمیشە بەندەکانی خۆی دەپارێزێت ئەی ئینسان وریابە ئەگەر بووی بە خۆشەویستی خوای گەورە چاک ناسی دڵنیا بە خوای پەروەردگار لە دنیا و قیامەت دەتپارێزێت. خوای پەروەردگار یونس پێغەمبەری پاراست لە سکی حوتەکەدا، خوای پەروەردگار پاراستی. خوای پەروەردگار ئیبراهیم پێغەمبەری پاراست سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت لەوەی کە ئاگەر نەیسوتاند و بۆی سارد کردەوە. ئەنجا یوسفی پاراست لە خەراپە کاتێک کە خەراپە ڕووی تێکرد خوای گەورە یوسفی پاراست بەهۆی ئەوەی کە بەندەی خوای پەروەردگار و خۆشەویستی خودای پەروەردگار بوو. عەونی کوڕی عەبدوڵڵاه لە ماڵ ئاواییدا ئامۆژگاری هاوڕێیەکانی دەکرد، دەیفەرموو ئامۆژگاریتان دەکەم بەوەی کە تەقوادار بن، چونکە ئینسانی تەقوادار هەرگیز حەز بە تەنیایی ناکات. ئەوەیە کە خوای پەروەردگار دەفەرمێت ئین الله مع الذین اتقوا، خوای پەروەردگار لەگەڵ ئینسانی تەقواداردایە، لەگەڵ ئینسانی چاکەکاردایە، لەگەڵ ئینسانێکی خۆپارێزدایە. بۆیە ئینسانی متقی هەرگیز هەست بە تەنیایی ناکات لە ڕاستیدا. ئەنجا پاراستنی خوای پەروەردگار بۆ بەندەکانی دوو جۆرەی سەرەکی دەگرێتەوە، چەند جۆرێکە بەڵام دوو جۆری سەرەکی هەیە. یەکەمیان پاراستنی ئینسانە، دنیای ئینسان، ئەنجا لاشەی ئینسان، ئەنجا ماڵ و منداڵی ئینسان. دووهەمیان بریتیە لە پاراستنی دین و ئیمانی ئینسان. ئینسان وەختێک خوای گەورەی ناسی لە خوای گەورە و نزیک کەوت بوو بە خۆشەویستی خودای پەروەردگار، بەندەیەکی چاکەکار و تەقواداری خودای پەروەردگار بوو، خوای پەروەردگاریش لە دنیا و قیامەتدا ئەو کەسە دەپارێزێت، چونکە خوای پەروەردگار دۆستانی خۆی خۆش دەوێن، خوای گەورە دەیان پارێزێت و لەگەڵیاندایە. ئەنجا جەستەی ئینسان دەپارێزێت. ئەبوو تەبیبی تەبەری دەگەڕنەوە کە لەگەڵ چەند گەنجێکدا لە بەحرێکدا کە دەپەڕنەوە سواری بەلەمێک دەبن، کاتێک کە دەگەنە قەراغی ئاوەکەی یەکسەر ئەبوو تەبیبی تەبەری یەکسەر بازێک دەدا و دەپەڕێتەوە ئەو بەری. گەنجەکان هەرچەندە هەوڵ دەدەن ناتوانن لەو مەسافەیەدا کە ئەو بازی داوە ئەو بازەیە بدەن و بپەڕنەوە بۆ خۆیان لەسەر بەلەمەکەی بپەڕنەوە بۆ ئەو بەری بەحرەکەی کە دیارە چۆتە قەراغی بەحرەکەیەوە.
بۆیە پێی دەڵێن قوربان ئەتۆ کە تەمەنێکت هەیە ئێمە گەنجی ناتوانین وەکو تۆ باز بدەین ئەتۆ چۆن ئاوا دەتوانی؟ دەڵێ ئەمن لە کاتی گەنجیەتیدا ئەو ئەندامانەی خۆم پاراستون، دەست و قاچەکانی خۆم، چاوی خۆم، هەموو ئەندامەکانی خۆم پاراستون، ئێستا خوای پەروەردگاریش لە کاتی پیریدا ئەندامەکانی من دەپارێزێت. کاکە ئەوەیە خوای گەورە دەتپارێزێت. خوای گەورە دۆستەکانی خۆی دەپارێزێت لە دنیا و لە قیامەتدا. خوای پەروەردگار ماڵ و منداڵت سەلامەت دەکات و دەیپارێزێت. ئەی ئینسان ڕوود لە خودای پەروەردگار بێت، چونکە هەموو شتێک بەدەستی خوای پەروەردگارە. خوای پەروەردگار لە قورئاندا لە سوورەتی ئەلکەهفدا باسی موسا پێغەمبەر و خەزڕمان بۆ دەکات کە بەیەکەوە چەندەمێک بەیەکەوە دەبن چەند کارێک خزر ئەنجامی دەدا بە فەرمانی خوای پەروەردگار. یەکێک لەوانە ئەوەیە کە بەلای گوندێکدا ڕەت دەبن میوانداریان ناکەن، بەڵام کاتێک کە تۆزێک دەڕۆن دەگەن بە دیوارێک کە دیوارەکە ڕووخاوە، خزر دەڵێ بە ئەو دیوارەیەی ڕاست کەینەوە. موسا پێی سیر دەبێت لە حکمەتەکەی حاڵی نابێت کە من بەسمان ئەوە نییە، بەڵام دوایی خزر کە حکمەتەکەی و باسەکەی بۆ موسا دەکات بۆچی ئەو دیوارەیە ڕاست کردەوە، دەفەرمێت وأما الجدار فكان لغلامين يتيمين في المدينة وكان تحته كنز لهما. ئەو دیوارەیە هی دوو منداڵ بوو کە هەتیو بوون، ئەنجا گەنجینەیەک لەبن ئەو دیوارەیدا و لە دیوارەکەیدا شاردرابەوە، دیوارەکە ڕووخا بوو. ئەگەر ڕاستمان نەکەدایەتەوە احتیمالی هەیە خەڵک هاتپاو ئەو گەنجینەیەی دۆزی بایەوە، بەڵام تاوەکو منداڵەکان بۆ خۆیان گەورە دەبن دوای گەنجینەکەی دەردێنن کە ئەو شوێنە هی ئەوان بووە، با بۆیان ڕاست کەینەوە. بۆچی؟ دەفەرمێ وەکانە ئەبوهما صالحا. لەبەر ئەوە خەزر لەگەڵ موساوتی بە ئەو دیوارە ڕاستکەینەوە چونکە باوکیان پیاوێکی باش بوو، باوکیان پیاوێکی ساڵح بوو. جا تەماشاکەن خوای پەروەردگار کە ماڵی ئەو منداڵانە دەپارێزێت بەهۆی چیەوە؟ وەکانە ئەبوهما صالحا، بەهۆی ساڵحی و چاکی باوکیانەوە خدای پەروەردگار ماڵی ئەو منداڵانە دەپارێزێت. کەواتە خوای گەورە خۆت دەپارێزێت، ماڵ و منداڵەکەت دەپارێزێت، ئەنجا لاشەکەت دەپارێزێت، دڵنیا بە لە دنیا و لە قیامەتدا. فالله خەیر حافظ. کاکە خوای گەورە چاکترین پارێزەرە، ئەنجا وهو ئەرحەم الراحمین. خوای پەروەردگار لە هەموو کەسێک بەزەیترە کە ڕوود لە خوا بێ، دڵنیا بە ڕوود لە کەسێکە کە هەموو شتێک لە دەستی ئەویدایە لە دنیا و هەروەها لە قیامەتدا. ئەنجا خوای پەروەردگار پێغەمبەرانی خۆی، پیا و چاکانی خۆی هەمیشە پاراستون. کاتێک کە یونس پێغەمبەر لە ناو سکی حوتەکەیدا دەبێت زیکر یادی خوای گەورە دەکات، ئەهلی تەفسیر باسییان کردووە، دەڵێن مەلایکەتەکان گوتیانە خوای پەروەردگار گوێمان لە دەنگێکە دەیناسین، دەنگێکی ناسراوە، بەڵام نازانین لەکوێوە دێت. خوای پەروەردگار دەزانێت لەکوێوە دێت، نەجاتی یونس پێغەمبەر دەدات و هەروەها ڕزگاری دەبێت. گەنجێک دیگەڕێتەوە دەڵێت چوون بۆ یەکێک لە وڵاتانی ئەوروپای، ویستم ئیش و کارێک بکەم، ئیشم دەست نەدەکەوت. لە کۆمپانیایەک داخوازیەک هەبوو بۆ کەسێک کە بۆ ئیش و کاری کۆمپیوتەر و ئەوانە دەیانویست. چوون بۆ مقابلەکردن، کاتێک کە مقابلەیان کردین زۆر گەنج و خەڵکیان مقابلە کرد. لە یەکێک لە قسەکاندا پێیان دەوتین لە ڕۆژێکدا چەند مەشروبات دەخۆیتەوە، ئەنجا چەند مادەی هۆشبەر بەکاردێنیت، ئەنجا چەند دۆستت هەیە و نازانم چی بچی ئەوانە. لە وەڵامدا ئەمن کاتێک کە سەرم هات ئەو گەنجەیە دەڵێ کە مقابلەیان کردم هەمووی وەکو خۆی جوابم داوە، گوتم بەخوا هیچ عەرەق ناخۆم، مادەی هۆشبەر بەکار نایەنم، هیچ شتێکی خراپ ناکەم، ئەمن موسڵمانم. دوایی کە هاتمەوە دەڵێ بەخوا ئومێدم نەبوو کە ناوم دەرچێت، چونکە ئاوا جوابم داوە ئەوانیش موسڵمان نین، احتیمالی هەیە بە کەسێکی چاکی وەکو من قایل نەبن. بۆیە دەڵێ دوایی لە ناوی هەمووان تەنها ناوی من گەڕابەوە. خوای گەورە دەتپارێزێ، هەموو شتێک لە دەستی خوای پەروەردگاردایە. بۆچی دەڵێ گوتیان کاکە ئێمە کەسێکمان دەوێت کە هۆش و عەقڵی بەسەر خۆیەوە بێت، ئەو کارەمان بەو کە ئەگەر نائیشەکەمان ئیبادە دەبێت و خراپ دەبێت. کەواتە خوای گەورە لە دنیا و قیامەتدا ئەی ئینسان دڵنیا بە دەتپارێزێ بەو مەرجەی ڕوود لە خوای پەروەردگار بێت. ئەنجا جۆری دووهەمی پاراستنی خوای گەورە بۆ بەندەکانی بریتیە لە پاراستنی دین و ئیمانی ئینسان کە ئەوەیان لە هەمووی گەورەترە. دڵ و دەروونت دەپارێزێت لە شوبهات و لە شەهەوات. کاکە ئێستا چەند گەنج هەیە، چەند موسڵمان هەیە بەدەستی شەهەواتەوە گیری خواردەوە کە بۆ دڵی دێت.
چەند خەڵک هەیە بەدەستی شوبهاتەوە گیری خواردووە دەڵێ مامۆستا وەڵای چی بکەم یعنی هەرچی دەکەم شوبهات وازم لێ نایەنێت شەیطان وازم لێ نایەنێت شوبهەم بۆ دروست دەکات کەسانێکیش هەنە وەکو شەیطان وانە دوو لە ڕووی جەنابتان شوبهە بۆ خەڵک دروست دەکەن شوبهە بۆ مسلمانان دروست دەکەن شوبهە دەنێنەوە لە دیندا شتێک دەوروژێنن کە هیچ سوودی دنیا قیامەتی نییە ئەوە بەڕاستی فەزڵ و چاکەی خوای گەورەیە کە ئینسان دین و ئیمانی پارێزراو بێت ومن يؤمن بالله يهدي قلبه کاکە ڕوود لە خوای گەورە بێ دڵنیا بە خوای پەروەردگار هیدایەتی دڵت دەدات با بەسەرهاتێک باسکەین کە بەسەرهاتی ئەبوو بەکری میسکی پێ دەڵێن ئەو ئەبوو بەکرەی کە بە ئەبوو بەکری بۆن خۆش بەناوبانک بوو دەفەرمێ کاتێک کە لێیان پرسیوە ئایا هۆکاری ئەو ناوە چییە کە پێت دەڵێن ئەبوو بەکری بۆن خۆش ئەبوو بەکرێک کە بۆنی میسکی لێ دێت دەگەڕێتەوە دەڵێت لەوەوە ئەو ناوەم لێنراوە ئاوا بۆ شێوازەیە ئەو ناوەم کەوتۆتە دوام لەوەی کە ڕۆژێکیان ئافرەتێک بانگی کردم بۆ ماڵەوە دوای ئەوەی کە چوومە ماڵەوە بە ناوی شتێکەوە بانگی کردو بۆ ماڵەوە دەفەرمێ دەرگاکانی لەسەر داخستم ویستی کە خراپەی لەگەڵدا بکەم خوای گەورە پەنامان بدات دەفەرمێت گوتی ئەگەر بێت و ئەوەی کە دەیڵم بە قسەم نەکەی ئێستا دەسمە دەرەوە هاوار دەکەم دەڵم ئەو پیاوە دەستدرێژی کردوتە سەر موحیا و ئابڕۆت دەبم لە ناو خەڵکدا ئەبوو بەکری میسکیش بیر دەکاتەوە چی بکات ئایا حیا و ئابڕوو خۆی ببات ئایا خۆی تەسلیم کات چی بکات لەو کاتەیەدا ومن يؤمن بالله يهدي قلبه ڕوود لە خوای گەورە بێ خوای گەورە ڕێنمونیت دەکات خوای گەورە خراپە و خراپەکاریت لێلا دەدات وەکو چۆن لە یوسف پێغەمبەری لادا سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت دەفەرمێ گوتم کاکە ڕێگەم بدە با تا سەر ئاو بچم دوایی دێمەوە ئەنجا دەڵێ وای زانی کە کارەکەی بە قسە دەکەم چوومە سەر ئاو هەندێک پیساییم لە دەست و ئەعزای خۆم کرد وام کرد کە پیسایی بە دەست و ئەعزامەوە بێت ئاوا بەو شێوازەی پیساییمدا لە دەست و لە ئەعزاکانی خۆم کاتێک کە هاتمەوە ئافرەتەکە ئاوای بینیم ڕێک ڕای کرد لەبەرمدا و هاواری کرد گوتی کاکە بڕۆ دەرەوە خوا حەفیزت بێ وانەت بینمەوە ئالەو کاتەیەوە ناوی ئەبوو بەکری میسکی بە دوای ئەو پیاوە دەکەوێت بۆیە دەڵێ کاتێک کە ڕێگای دام هاتمە دەرەوە و چوومە ماڵەوە خۆم شۆردەوە جوان و ڕێک و پێک دوایی شەو خەوتم لە خەونمدا پێیان وتم بەڕاستی ئەتۆ کارێکت کرد کە هیچ کەسێک نەیکردووە بۆیە ئێمە بۆن خۆشت دەکەین لە دنیا و لە قیامەتدا تەماشاکەن بەڕێزان ئەو پیا و چاکە خوای پەروەردگار چۆن پاراستی کاکە خوای گەورە دینی ئیمانت دەپارێزێ ڕوود لە خودای پەروەردگار بێت هەموو شتێک لە دەستی خودای پەروەردگاردایە ئاوا خوای پەروەردگار بەندەکانی خۆی دەپارێزە لە دنیا و لە قیامەتدا قەتادە پێمان دەفەرمێت هەر کەسێک تەقوادار بێ خواناز بێ خوای پەروەردگاری لەگەڵدایە هەر کەسێکیش خوای گەورەی لەگەڵدا بێ بێگومان هیچ کەسێک بەسەریدا زاڵ نابێت بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو ئەشکەوتدا کاتێک کە بێباوەڕان دەوریاندا بوون ئەبوو بەکر مەترسی هەبوو لەوەی کە ئاشکرا ببن پێغەمبەر ئەزیەت دەن صلی الله علیه وسلم پێغەمبەر فەرمووی ما ظنك باثنين الله ثالثهما ئایا گومانت چۆنە ئەی ئەبوو بەکر بەرامبەر بە دوو کەس کە سێهەمینیان خودای پەروەردگارە خوای گەورە دیفاعت لێ دەکات لەو کاتەیەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە دەفەرمێت موسا پێغەمبەر لە کاتێکدا کە فرعون و دار و دەستەکەی بەرەو ڕوویان دەهاتن لە لای بەحرەکەی شوێن کەوتوانی ئەوانەی کە لەگەڵی بوون بەنو ئیسرائیلیەکان مەترسیان لێ نیشت چونکە فرعون پیاوێکی زۆر زۆردار و زاڵم مستەمکار بوو مەترسیان لێ نیشت بەڵام لەو کاتەیەدا موسا پێغەمبەر متمانەی بە خودای پەروەردگاری خۆی هەیە بۆیە دەڵێت ئین مەعی ڕەبی سەیەهدین نامەترسن کاکە مەترسیتان نەبێت چونکە من خوای پەروەردگارم لەگەڵدایە خوای گەورە دیفاعم لێ دەکات و هەروەها دەمپارێزێت بەڵێ گوتراوە هەر کەسێک بەو شێوازەیە بێت کە خوای گەورە دەیەوێت خوای گەورەش بۆ ئەو کەسە ئاوا دەبێت کە ئەو دەیەوێت واتە بەپێی ئارەزووی ئەو کەسە و حەزی ئەو کەسە خوای پەروەردگار لە دنیا و لە قیامەتدا بەو شێوازەیە دەبێت و بەو شێوازە دەیپارێزێت چاکەی دێنێتە ڕێگا بەسەرهاتێک هەیە کە بەسەرهاتی عەبدوڵڵای کوڕی موبارەکە زۆر جێگای دەرس و پند لێ وەرگرتنە واز لە شتێک بێنە بە حەرامی خوای گەورە بۆت قەرەبوو دەکاتەوە بە حەڵاڵی بەو شێوازە بە کە خوای گەورە دەیەوێت دڵنیا بە خوای گەورەش بۆ تۆ ئاوا دەبێت کە تۆ دەتەوێت خوای گەورە چاکەت دەکاتە قسمەت سەیر نییە چونکە هەموو شتێک لە دەستی خودای پەروەردگاردایە برام عەبدوڵڵای کوڕی موبارەک لە لای پیاوێکی کە خاوەنی باغ و باغات بوو باغەوان بوو بۆیە ڕۆژێکیان
خاوەن باخەکە دێتە ناو باخەکەی و دەڵێ ئەی عەبدوڵڵا چەند هەنارێکی شیرنمان بۆ بێنە. عەبدوڵڵاش کاتێک کە هەنارەکان دێنێت هەنارەکان شیرن نابن، ترش دەبن. گەورەکەی پێی سەیر دەبێت، دەڵێ عەبدوڵڵا تۆ چەند زەمانە لەو باغەی مندا ئیش دەکەی، ئایا نازانی هەناری شیرن کامەیە و هەناری ترش کامەیە؟ ئەویش دەڵێ قوربان لێم نەخواردون، چونکە ئەتۆ ڕێگەت نەداوم کە لێیان بخۆم، ئەمنیش لێم نەخواردون، بۆیە نازانم کە شیرن و ترش کامەیە لەو باغەیەدا. ئەو پیاوە زۆر پێی سەیر دەبێت، وا دەزانێت کە گاڵتە دەکات، لە دراوسەکان دەپرسێت دەڵێن نەمان بینی و هەرگیز ڕۆژێک ئەو پیاوە هەنارێکی لەو باغەیەدا خوارد دەبێت. بۆیە ئەو پیاوە زۆر سەرسام دەبێت بە تەقواداری عەبدوڵڵای کوڕی موبارەک. بۆیە دەڵێ وەرە بە پرسێکت پێ بکەم ئەی عەبدوڵڵا، ئەمن تەنها یەک کچم هەیە لە ماڵەوە، خاوەنی یەک منداڵم کە کچێکە، ئەگەر بەشووی بدەم بەڕای تۆ بیدەمە کێ باشە؟ عەبدوڵڵاش دەڵێت قوربان یەهودیەکان کاتێک کە کچ بەشووی دەدەن بۆ ماڵ و سامان بەشووی دەدەن دەیدەنە پیاوی دۆڵەمەند، مەسیحیەکان دەیدەنە پیاوێکی جوان، عەرەبیش بۆ حەسەب و نەسەب کەس بەشووی دەدات، بەڵام موسڵمانان بۆ تەقواداری واتە دەیدەنە ئینسانێکی تەقوادار و چاکەکار. بۆیە پیاوەکە دەڵێت وەڵڵاهی ئەمنیش کچەکەم دەدەمە کەسێکی تەقوادار و چاکەکار، هیچ کەسێکیش باشتر و تەقوادارتر نابینم لە تۆ، بۆیە وەرە با کچەکەشم بدەم بە تۆ. وازی لە خواردنی هەنارێک هێنا کە گەورەکەی یعنی ئیزنی نەداوە، ڕێگەی پێ نەداوە، خوای پەروەردگار کردیە خاوەنی باخەکە و بەڵکو کردیە خاوەنی ئافرەتێکی چاک و ساڵح و ڕێک و پێکیش. نەتیجەی لە خوا ترسان ئاوایە برام، نەتیجەی نزیکی لە خوای پەروەردگار ئاوایە. خوای پەروەردگار دڵنیا بە بەو شێوازەیە دەبێت ئەگەر ئینسان بەو شێوازەیە بێت کە خودای پەروەردگار دەیەوێت. محەممەد عەبدولعاتی بوحیری لە یەکێک لە کتێبەکانی خۆیدا بەسەرهاتێک باز دەکات دەربارەی ئافرەتێکی لە خوا ترس کە چۆن خۆی گەورە دەیپارێزێت. دەفەرمێ پیاوێک ویستی ئافرەتێک تووشی تاقیکردنەوە بکات و خۆی تەسلیم کات و لەگەڵیدا خراپە بکات، خوا پەناماندات. ئافرەتەکەش ویستی دەرسێکی تەقواداری و هەستکردن بە چاودێری و خواناسی فێرکات. بۆیە دەڵێت کاتێک کە پیاوەکە هاتە ژوورەوە گوتی هەموو دەرگاکان داخە، زاوەی زانی ئافرەتەکە خۆی تەسلیم دەکات و بەدڵی ئەو دەبێت خوا پەناماندات. کاتێک کە دەرگاکانی داخستن هات گوتی هەموو دەرگاکانت داخستن، گوتی بەڵێ هیچ دەرگایەک نەماوە، گوتی بەڵام دەرگایەکە دانەخستووە کە قەت داناخرێت. پیاوەکە پێی سیر بوو، گوتی کام دەرگایە؟ فەرمووی ئەلباب الذی بەینەنا وبەین الله، ئەو دەرگایەی کە لە نێوان ئێمە و لە نێوان خوای پەروەردگاردایە کە هەرگیز داناخرێت، لە هەر شوێنێکی ئەو دنیایە بی خوای پەروەردگار دەتبینێت و ئاگادارە بە حاڵت. بۆیە پیاوەکە یەکسەر تاسا و هەڵسا و ڕۆیشت و ئافرەتەکەی بەجێهێشت. ئەو دەرسە جوان و ڕێک و پێکەی فێری ئەو پیاوەیە کرد. محەممەدی کوڕی منکەدیر پیاوێکی لەسەر دوکانەکەی دانا بوو کە ئەشیای بۆ دەفرۆشت. ڕۆژێکیان پارچە قوماشێکی فرۆشت بوو کە نرخی 5 دینار بوو، کەچی بە 10 دینار یاخود بە 10 درهم فرۆشت بووی. کاتێک کە هاتەوە زانی یەکسەر شوێنی پیاوەکە کەوت، ئەو ڕۆژەیە هەتاوەکو پیاوەکەی بینیەوە، گوتی کاکە ئەوە سعرێکی زیادیان لێ سندوی بابەت دەینەوە یاخود شتەکەمان بدەوە. پیاوەکە گوتی جا کاکە من ڕازیم. گوتی کاکە ئێمە ڕازی نین کە بە 5 درهمە 5 دینارە زیادەیان لێوەرگرتووی دەیە بدەینەوە یاخود دەبێ شتەکەمان بدەیەوە پارەکەی خۆت بدەینەوە، یان دەبێ پارە زیادەکەت پێ بدەینەوە. ئینسانێک کە خواناز بێت تەقوادار بێت بەو شێوازەیە خوای پەروەردگاریش تەقوادار و چاکەکار دەپارێزێت. لە کۆتاییدا قسەیەکی لەیسی سەمەرقەندی کە زۆر گرنگە دەفەرمێت نیشانەی تەقواداری و نیشانەی لە خواترسان لە 7 شتدا دەردەکەوێت. بەوە نییە ئینسان بڵێ کاکە من پیاوێکی باشم و هیچ کەس لە من باشتر نییە، بەوە نییە کاکە من لە هەموو کەس لە خوا ترسترم پێش هەموو خەڵکیش دەستمە بەهەشت. کاکە نیشانەی لە خواترسان لە 7 شتدا دەردەکەوێت. بزانە ئەگەر ئەو شتانە تێدا مەوجودە ئەوە کەسێکی لە خواترسی لە خوا نزێکی حەمد و سەنای خوای پەروەردگار بکە. ئەگەر بەو شێوازەیە نیت بە خۆت دابچۆرەوە لەو مانگەیەدا تەوبە بکە ڕوو بکە خوای گەورە، بەڵکو لە خوای پەروەردگاری خۆت وەنیسەکەی برام. یەکەمیان نیشانەی لە خواترسان لە زماندا دەردەکەوێت. بزانە ئەو زمانەت شتێک دەڵێت کە خوا پێی ناخۆشە، بزانە ئەو زمانەت شتێک دەڵێت کە حەرامە و خراپە و جنێوە و خراپەیە و فڵانە و فیسارە و ئەو لا ئیملایە، یاخۆت چاکە دەڵێت. زمانت نیشانەی لە خواترسان لە زماندا دەردەکەوێت. دووهەمیان نیشانەی لە خواترسان لە سکتدا دەردەکەوێت. بزانە حەڵاڵ دەخۆی یاخود حەرام،
بزانە وەختێک کە نوێژ دەکەی معاملەیەکی حرام دێتە ئاراوە خۆت دەپارێزی یاخود نا. بزانە شتێک دەکەی کە قەدەغەکراوە و حرامە خوای گەورەیان پێغەمبەر صلی الله عليه وسلم حرامی کردووە لە سکتدا بەرەم بزانە حەڵال دەخۆیان حرام بەوە نییە خۆ بە زمان هەر بڵێ من پیاوی باشم کاکە تەماشاکە بزانە حەڵال دەخۆیان حرام برام. سێهەمینیان نیشانەی لە خواترسان لە چاوتدا دەردەکەوێت. بزانە چاوت لە شتێک دەکەی کە حرامە و قەدەغەکراوە یاخود دەسەڵات و قودرەتی خوای گەورەی پێدەبینی و قورئان و ئاەتەکانی خوای پەروەردگاری پێدەبینی برام. نیشانەی لە خواترسان لە دەستدا دەردەکەوێت. بزانە ئەو دەستەیە چی پێ دەکەی. بزانە شتێک دەکەی کە ڕێگەی پێنەدراوە قەدەغەکراوە یاخود لە ڕەزامەندی خوای گەورەدا بەکاری دێنی. نیشانەی لە خواترسان لە قاچەکانتدا دەردەکەوێت. بزانە بۆ شوێنێک دەڕۆی کە قەدەغەکراوە. بزانە بۆ شوێنێک دەڕۆی کە شوێنی خراپە و خراپەکاریە کە شوێنی بێشەرعیە. بزانە ئەو قاچانت بۆ ڕێگەی مزگەوت و ڕێگەی خوای گەورە و خزمەتکردنی دینی خوای گەورە بەکاردێنی یان دەچیە شوێنێک کە خوای گەورە لێت ناڕازیە برام یان دەچیە شوێنێک ئەگەر خوای گەورە بزانێ لەو شوێنە بتبینێت ئەگەر خوای گەورە لەو کاتێدا ڕوحت لێ بستێنێتەوە ئەگەر لەو کاتێدا خوای گەورە بتمرێنێت مەلەکوت مەوت بنێرێت بەڕاستی ئینسان خەجاڵەت دەبێت. بزانە بۆ ئەو شوێنە دەچیان نا لە قاچتدا دەردەکەوێت. بزانە بۆ کوێ دەڕۆی. ئەنجا حەوتەمینیان نیشانەی لە خواترسان لە دڵ و دەروونتدا دەردەکەوێت لە ئیخلاسیەتت بەرامبەر بە خوای پەروەردگار. بزانە لە کار و کردەوەکانتدا چەندە خاوەن ئیخلاسی چەندە دڵسۆزی بۆ خودای پەروەردگار چەندە لە کارەکانتدا هیچ شتێکت مەبەست نییە تەنها ڕەزامەندی خوای پەروەردگار دانەبێت. ئەگەر ئەو حەوتەیە تەماشای خۆت کە نیشانەی لە خواترسان لەو حەوت شتەیەدا دەردەکەوێت. ئەگەر تەواو بەو شێوازەیە بی بەڕاستی ئەوە دەفەرمێت لەو کەسانەی کە خوای گەورە دەفەرمێت والآخرة عند ربك للمتقين دوا ڕۆژ لە لای پەروەردگارە واتە بەهەشت و ناز و نیعمەتی خوای پەروەردگار لە دوا ڕۆژدا بۆ کێیە بۆ ئەو کەسانەیە کە متقین کە لە خواترسن. ئەگەر ئەو نیشانانە تێدا بن بەڕاستی شمولی ئەو ئاەتە دەکەی کە بەهەشتی خودای پەروەردگار بۆ تۆیە ئەی ئینسانی متقی و لە خواترس. بەڕاستی مانگی لە خواترسانە مانگی نزیک بوونەوەی لە خوای پەروەردگار مانگی ئاش بوونەوەیە لەگەڵ پەروەردگار. خوای گەورە دەرگای قاپی خۆی بۆ ئینسانەکان کردوتەوە با ئێمەش ڕوو بکەینە خوای پەروەردگار. ئەی ئینسان خوا بناسە خوای پەروەردگار دەتپارێزێت. ئەی ئینسان خوا بناسە خوای پەروەردگار لە هانات دێت لە دنیادا دەتپارێزێت لە قیامەتیش دەتپارێزێت. دڵنیا بە ئەندامەکانت دەپارێزێت ماڵ و منداڵت دەپارێزێت سەرۆت و سامانت دەپارێزێت. دڵنیا بە لە قیامەتیشدا خوای گەورە پارێزراوت دەکات لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر و دۆزەخ. دەی ئەی ئینسان کەواتە چیت دەوێت؟ هەر ئەوەیە کە ڕوو بکەی خوای گەورە خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتی خۆی کردوتەوە با ئێمەش ڕوو بکەینە خودای پەروەردگار و لە کەسانی لە خواترس و متقین بین بۆ ئەوەی کە لە دنیا و قیامەتدا پارێزراو بین. خوای پەروەردگار پارێزراومان کا لە دنیا و لە قیامەت وامان لێ بکا کە بەو شێوازەیە بین کە خوای پەروەردگار دەیەوێت عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکات. آمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.